زڵاوە ئەو کاتە و باش پێم خۆش بوو هەندێک هەواڵ و زانیاری نوێ باس بکەم سەبارەت بە وەزعیەتی کۆرۆنا و هەندێک هەواڵی دیکەش کە و ڕۆژانە گەرمن لە خەبەرەکاندا. یەکەم شت ئەوەیە کە حکوومەتی فینلاند یان بڵێن بەشی تەکنۆلۆژی فینلاند بە تەمان ئەپلیکیشنێکی دانێن بەنێ ئەپلیکیشنی کۆرۆنا کە زاهیران ئەو زوری کە باسی دەکەن زۆر بەسوود دەبێ، زۆر گرنگە و ئەپلیکیشنە. پێشترەوە ئەپلیکیشنە لە وڵاتی سنگاپور بەکار هاتووە، کەسێک کە کۆرۆنای هەبێ دەتوانین بزانین کە ئەو کەسەی لە پێشتر 2 متر لە تو نزیکە کۆرۆنای هەیە یان نا، لە ڕێگای بلوتوسی تەلەفۆنەکەتەوە ئاگادار دەبی. دیارە زانیاری زۆر لەسەر ئەو ئەپلیکیشنەی لەبەردەستدانیە، چونکی دەڵێن ئەو ئەپلیکیشنەی فینلاندێ زۆر پێشکەوتوتر دەبێت لەوەی سنگاپورێ و هەروەها کەلچی وەرگرتووە لە هەموو زانیاریەکانی ئەو وڵاتانەی دیشکە لە حاڵی دروستکردنی ئەو ئەپلیکیشنەی دانا، ینی ئەپلیکیشنێکی زۆر سەرکەوتوو دەبێت. پێشبینی دەکرێت کە فرۆشیشی زۆر بێت لە دنیاە، لەبەرەوەی کە فینلاند یەکێک لە وڵاتە پێشکەوتەکانە لە بەشی تەکنۆلۆژی و ئەو شتە کۆمپیوتەریانەدا. بۆیە ئێستا تیمێکی نزیک بە 20 کەسی خەریکی دروستکردنی ئەوین. ئێستا ئەو دەمەی تاقی دەکرێتەوە لە شاری ڤاسا، لە نەخۆشخانەی شاری ڤاسای فینلاند. بە احتمالی زۆر لە مانگی 5دا دێتە بازاری و خەڵکە کە دەتوانێت کەلچی لێوەرد بگرێت. زانیاری زۆر بڵاو نەبووەتەوە، بەڵام هەرچی بێ ئەو ئەپلیکیشنە ئەوەندە زانیاری دەداتێ خەڵکی کە لە بازاری خەڵک بزانێت چێ ئەو نەخۆشیی هەیە، چێ لە نزیکەکانی یا ئەو دوکانەی ئەو چووە، ئەو شوێنی کاری چووە، ئایا کەسانی وێ هیچیان تووشی و نەخۆشیی بوونیان نا. دیارە دەبێت و کەسانەوە بزانام زانیاریەکان بدەن بە ئەپلیکیشنەکەیان، بەڵام بە پێی ئەو زانیاریانی کە باز دەکرێت یارمەتی بەرپرسانی حکوومەت دەکات، یارمەتی بەشی تەندروستی دەکات کە جان چاوەدێری ئەو کەسانە بکەن کە ئەو نەخۆشیان هەیە، یارمەتیان دەکات کە ئەو نەخۆشیە تا ڕادەیەک پێشی پێبژیرە، بەرەی پێش بە پەرەگرتنی بژیرێ. داوایان کردووە کە هەموو خەڵکی فینلاند ئەو ئەپلیکیشنەی دامەزرێنن، دابەزێن لەسەر تەلەفۆنەکەیان و پێشبینی دەکرێت لانی کەم 3 میلیۆن کەس لە 5 میلیۆن کەسی فینلاندی حتمما دایبەزێنێ، وەلی هیواداری هەموو کەسێک لە لای خۆی دایبەزێنێ. ئەخباری ئەو کەسانی کە گیانیان لە دەستداوە تا ئێستا لە فینلاند 177 کەسە، یعنی لە دوێنێەوە 5 کەس زیادی بووە. بەڵام خەبەری خۆشتر ئەوەیە کە بە پێی ئەو ئامارەی کە ساڵان ڕابردوو هەیە، یعنی هەموو مانگێ 150 کەس هەر وەچی دیکە لە حاڵەتی عادی و نۆرمالدا لە فینلاندێ دەمرێ هەموو مانجێ. لە حاڵێکدا مانگی 3 ئەو ساڵ کە کۆرۆناژ هەبووە، یعنی خەڵک زۆر کەم مردووە، یعنی ببورن هەموو مانجی 1500 کەس، بەڵام 150 نەفەر کەمتر مردووە لە بەنیسبەت ساڵی پار لە مانگی 3دا. جا ئەوە نیشانەیەوەیە کە هەر بەهۆی ئەوەی کە خەڵک لە ژوورێ بووە، خۆ پێکدادانی ئۆتۆمبیل و ئەوانە زۆر کەم بۆ زۆر ڕووداوی دیکە کەم بوونە. ئەگەر کۆرۆنا بۆتەوەیەوە کە هەندێک خەڵک بمرێ لە بەرامبەردا مردنی خەڵکی بە شێوەی زۆر کەم بۆتەوە. هەروەها قرارە هەفتەی دیکە یان دەمانگی سەرەتای مانگی 5دا بڕیار بدرێت کە بزانین قوتابخانەکان دەبنەوە یان نا، بەڵام تا ئێستا ئەو فستیڤالە موسیقایە گەورەکان کە لە شارەکان بەڕێوە دەچوون ئەوان ڕوون بۆوە کە ناگیرێن، لە کۆبوونەوەی 500 کەسی بۆ سەرێ ناگیرێ هەتا ئاخری مانگی 7. پێشبینی دەکرێت کە زۆر لە سنوورەکان هەتا ڕەنگە سەرەتای هەتا ئاخری ئەو ساڵ بچێشن، بەڵام نەک بەو توندی کە هەیە. وردە وردە هەنگاو بە هەنگاو ئەو سنووردارکردانە بە جوورێکی خۆشتر دەکرێن بۆی کە خەڵک بگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی. بەڵام خەبەرێکی زۆر گرنگی دیکە کە بەڕاستیە من پێم زۆر گرنگەوە دەڵێ لە مێژووی فینلاندێشدا خەبەرێکی زۆر گرنگە
یەکجار زۆر گرنگەوە بەداخەوە ئێمەی پەنابەریش بووینەتە هۆی ئەو خەبەرەی ئەوەیە کە فنلاند محکوم کرا لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا محکوم کرا بەوەی کە ساڵی 2017 پیاوێکی عێراقی دیپۆست کردوێتەوە بۆ عێراقێ و 1-2 هەفتەش پاش ئەوەی کە دیپۆست کراوەتەوە کوژراوە ینی چون مافی پەنابەری پێنەبەخشیەوە دوای کوژراوە فنلاند لەسەرەوەی سزا درا و زۆر قسەی هاتەوە سەرێ و لەباری نێونەتەوەیەوە تقریبەن حیای بۆ نەما جا ئەوە هەروەها مەجبور بوو کچەکەی کە لە فینلاندێ ماوەتەوە 20,000 یۆرۆ جەریمەی بدا بە کچەکەی بابەتیوی کە بابی لە دەستداوە بەڵام پۆلیس لێکۆڵینەوەی لەو کەیسەی کردووە بە پێی هەواڵەکانی کەوت چەند ڕۆژی زۆر گەرم بوون ئەو خەبەرە دروست نییە ئەو پیاوە نەکوژراوە و بەڵکو هەموو ئەو سەنەد و بەڵگانەی کە تەحویلی دادگای مافی مرۆڤی ئەوروپای دراون هەموو دروست کراون ینی هیچیان ڕاست نین هەموویان بە قەولی هەندێک کەس دەڵێن تەزویرن جەعلن و پێیان زانیوە هەر بۆیە بەرپرسانی حکوومەتی فینلاند کوتیان ئەو کەسە زیندووە لە بەرپرسانی حکوومەتی عێراقیان تاقیب کردووە پرسیوەتەوە ئەو کەسە زیندووە و کچەکەشیان کچەکەی کە تەمەنی 23 ساڵە و ڕۆژگیراوە دادگا گرتی بە تاوانی خیانەت بە حکوومەت و جەعلی ئەسناد و بەرحاڵ خیانەتێکی زۆر زۆر گەورە بە حیساب دێ و ئەگەر شتەکە بسەلمێندرێکە و پیاوە بەڕاستی زیندووە کە دەڵێن ئەمە دەزانین زیندووە ئەو دەمی دادگای مافی مرۆڤ بە بڕیارەکەیدا بچێتەوە و جا نازانین چ چارە نووسێک تووشی ئەو کچەی دەبێت و ئەو کچە و مێردەکەی و کە مێردی کردووە لێرەوانە بەڵام هەرچی بێ شتەکە ئەوەیە کە حکوومەتی فینلاند لە لای قەدیمدایان کورد دەوڵەت کێروێشکی بە عارەبەی دەگرێت 2 ساڵ تێپەڕیوە لەو مۆزوعی بەڵام حکوومەتی فینلاند زۆر بە ئارامی خەریکی پەداچوونەوە بە شتەکەی بۆ لە کەیسەکەی لێکۆڵیوەتەوە ئەو ئێستا بۆی دەرکەوتووە کەوا بوو دەبێت پەنابەران ئاگیان لە خۆیان بێ کارێکی بکەن کە سبەینەکانە حیای خۆیان نەچێ و زمنەن حیای پەنابەران دیژ نەبن باوەڕ و متمانی پەنابەران لە دەست نەچێ بەداخەوە ئەو بنەماڵەیە کە بە پێی نێوەکان حتمما پێدەچی عەرەب بن عەرەبیشن خەڵکی بەغدایە بوونەوانە نێوەکانیان نێوی شیعانن بۆیە عەرەبن بەخۆشیەوە دانیکەمەوە کورد نین چونەگە کوردبان زوو نێوەکان باسییان دەکرد عەرەبن و بەخۆشیەوە کورد نین وەلی هەرچی بێ پەنابەرن و ئەوە بۆ تا خەبەرێکی گەرم لە کۆمەڵگای فینلاندی هیوادارم دوور بن لە کۆڕۆنا و بەزووی ئەو دۆخەش تێپەڕ بێ و شەو ڕۆژێکی خۆشتانە بێ